Amazon has a history of disrupting industry. ئەمەزۆن مێژوویەکی لە جێگرتنەوەی پیشەسازیەکاندا هەیە. سەرەتا لە ساڵی 90ەکانەوە وەک فرۆشیاری کتێب دەستی پێکرد. دواتر بینیمان چەندین کتێبخانە وازیان لە کارکردن هێنا و تەنانەت کتێبخانەی بۆردێریس مایە پوچ بوو. بەم جۆرە هەندێک شوێن لە کار دەخات و جێگەیان دەگرێتەوە. هەروەکو ئێستا دەیبینن بەکردنەوەی دەرمانخانەی ئۆنلاین پشکی کۆمپانیەکانی CVS و والگرینس و کۆستکۆ بە ڕێژەی لە ١٠٩ بۆ لە ١٠٠ دابەزین لەگەڵ ئەوەی ئەو کۆمپانیانە چەندین دەرمانخانەیان هەیە و لە ڕێگای ئەنتەرنێتیشەوە دەرمان دەفرۆشن. But even those who aren't insured but are Prime members who are pay. Don't worry about it. Have Dr. Katz put in the prescriptions here. Maybe 10 o'clock? Password? Yes. Analysts think it could be disruptive and پێدەچێت بەکردنەوەی دەرمانخانەکەی ئەمازۆن زنجیرەیەک دەرمانخانەی بچووک و گەورەش تووشی زیان ببن، چونکە ئەوانەی دەبنە ئەندامی سەرەکی لە کۆمپانیای ئەمازۆن لە 50,000 دەرمانخانە لەسەر ئاسی ئەمریکا داشکاندنیان لە نرخی دەرمانەکان بۆ دەکرێت. بۆیە شارەزایان پیان وایە کە دەرمانخانە ئۆنلاینەکەی ئەمازۆن بازاڕی دەرمانخانە ئاساییەکان لاواز دەکات.